لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانی 335 لەوانەکانی تەفسیر قورئان پیرۆزبێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى حتى تعلموا ما تقولون ولا جنبا إلا عابري سبيل حتى تغتسلوا وإن كنتم مرضى أو على سفر أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فلم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا فامسحوا بوجوهكم وأيديكم إن الله كان عفوا غفورا. بەڕێ خۆشەویستان دیارە لە وانەی ڕابردووش لە سەرەتای ئەو ئاتە لە خزمەتی دابووین کە خوای گەورە دەفەرمێ ئەی کۆمەڵی باوەڕدان وەکو چەند جار باسمان کرد هەر ئاتێک بە یا ئەیها الذین ئامنوا دەست پێ بکە واتە ناوڕۆکی ئاتەکە و ئەو فەرمانەی لە دوای دێ جێبەجێکردین لە پێداویستیەکانی ئیمانە. دەفەرمی لا تقربوا الصلاة وأنتم سكارى نوێژ لە نوێژ نزیک مەبنەوە لە کاتێکدا ئەنگۆ سەرخۆشن کەواتە لا تقربوا وەکو هەندێک دەزانن دەفەرمێ ئەسڵەن ئەوە لە بۆ مبالەغەیە لەوەی لە دوورکەوتنەوە وەکو دەفەرمی لا تقربوا الزنا نەک زینا مەکەن هەر لە زینا دوورکەونەوە هۆکارەکانیشی لێرەش کە دەفەرمی لا تقربوا الصلاة واتە نزیکی نوێژ مەکەونەوە کەواتە نوێژ مەکەن لە کاتێکدا کە ئەنگۆ سەرخۆشن حتى تعلموا ما تقول هەتا وەکو بزانن چی دەڵێن کەواتە بەڕاستی وەکو لەوانەیە ڕابردوو باسمان کرد لە سەبەب نزولی ئاەتەکان و قۆناغەکانی تەحریمکردن و حرامکردنی عەرەق وەکو معلومە باسمان کرد. ئیترەوە یەک لە قۆناغەکانە پێشی قۆناغی کۆتایی کەوا وای لە هات بە ڕۆژ عەرەقیان نەدەخوارد و تەنها بە شەو دەیان خوارد. ئیتر لێردا دەفەرمی بە سەرخۆشی مەڕۆن سوکارا جەمعی سەکرانە سەکران لە سەکەری هاتێ سەکر في اللغة بمعنای ئەسەدێ واتە بەمعنای داخستن کەواتە عەرەق ئەو شتەیە کە کاریگەریەکەی وەکو ئەوەیە کەوا مێشتی ئینسان وعی ئینسان دادەپۆشی وەکو پەردەیەک بەسەری دادێ و ئینسان وعی لەسەر خۆی نامینێ. ئیتر بە سەرخۆشی ئەو ئینسانە زۆر شتی خراپ دەکات لێیە طبعا عەرەق حرامە و حەدیشی لۆدانرا هەر کەسێک عەرەق بخواتەوە و عەرەق خواردنەوە بەڕاستی وەکو زانان پێی دەڵێن ئوم الفەواحش بەڕاستی دایکی هەموو فاحشەکانە لەبەرەوەی ئینسان کاتێک کە ئاگای لە خۆ نەما عەرەقی خوارد ئیتر معڕەزە هەموو شتێک بکە هەتا ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێ بە تەفسیرەکەیدا کاتێکەوە باز لەو ئاەتە دەکات لە تەئسیری سەرخۆشی دەکاتن باز دەکات دەڵێ لە مجەلەیەکی یاخود لە جەریدەیەکی لوبنانی خەبەرێک دەڵێ بڵاو دەکرێتەوە بۆی کەوا کەسێک دیارە لەو وڵاتە بووە لە وڵاتی لبنان دەڵێ کوڕێک عەرەق دەخواتەوە شەوێکیان سەرخۆش دەبی دەچیتە لای دایکی کە نووسیە بە شەوی درەنگ داوای لێ دەکاتن کەوا فاحشەی لەگەڵ بکە سوبحان الله بەرەوەی سەرخۆشە و ئاگای لە خۆ نییە دایکی طبعا قبول ناکە ئیتر ئەو کوڕە دەڵێ ئەگەر بێت و کارێک وام لەگەڵ ئەنجام نەدەی خۆم دەکوژم دایکی شەفەقەتەن عەلەیهی واتە دایکە و ڕەحمی لە بۆ دەجوولێ ڕێگای پێت دەکە فاحشەی بکاتن هەتا وەکو طبعا پاشترێ دەنوی و کەسبەینی هەڵدەستیتەوە هەست دەکا شتێکی کرد بەڵام ئاگای لە خۆ نەبووە لی دەپرسیتن دەڵێ شتیوات چم کردێ شەوە ئەویش پێ دەڵێ هیچت نەکردێ کە زۆری لێ دەکات دەڵێ وەڵا ئەو کارە بەو شێوەی بوو بەڵام سەرخۆش بوو هیچت لەسەر نییە دەڵێ ئەوجا کوڕە لە پاش ئەوەی کەوا بە تەئکید دەگات یەقین کە ئەو کاری کرد ئەوجا دەڵێ دەچی لە جێگاکی بە تەنها و خۆی دەسووتێنی و لەبەر ئەوەی باڵین زەمیر و ئەوەی تەحمل ناکە کە شتێک وای ئەنجامدا ئەوەل حاصل یەک لە نەتائیجەکانی یەک لە میثالەکانی سەرخۆشبوونەکەوە ئینسان شتیوا دەکە کە پاشان لە نەتیجەدا پێی تەحمل ناکرێ. ئیتر بەڕاستی وەکو گوتمان عولەما پێی دەڵێن ئوم الفەواحش بەڕاستی دایکی هەموو فاحشەکانە خوا پەنامان بداتن. ئیتر عەرەق و هەموو ئەو شتانێکەوە ئینسان سەرخۆش دەکا لە حەب و مخدرات و هەموو ئەو شتانە حکمی عەرەقیانە و هەمووش حرامن حتا وەکو بەڕاستی یعنی ئەگەر کەسێک ئەگەر دینیشی نەبی
تەنها مروءەت و پیاوەتی و عقلی هەبیتن وای لێ دەکاتەوە منعی بکاتن لەوەی کەوا خۆی سەرخۆش بکاتن. بە هەر حاڵ خۆی گەورە دەفەرمی نزیکی نوێژەکانتان مەکەونەوە واتە نوێژ مەکەن لە کاتێکدا کە ئەنگۆ سەرخۆشن هەتاوەکو بزانن چی دەڵێن هەتاوەکو بزانن چی دەڵێن. جا لێرەدا وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەندین حەدیثدا باس دەچەند حاڵەتێک دەکاتن کە ئینسان فعلا پێویستە لەو کاتێک کە دەوێت نوێژ بکاتن ئاگای لە خۆبی تەمام بە سەرخۆشیەوە هیچ نابێت بە هیچ شێوەیەک وەکو لێرەدا باس دەکاتن. بەڵام ئەو ئەسبابانەی تریش کەوا لە ئینسان دەکا فکری بڕوا لەسەر نوێژی یاخود تەرکیزی لەسەر نوێژەکەی نەبی خشوعی تێدا نەبی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردێ. لە بۆ نمونە لە حەدیثێکدا کە ئیمامی بوخاری و مسلم و نەسائی ڕواتی کرد عایشە دەجێڕێتەوە خوای ڕاست پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی إذا نعس أحدكم وهو يصلي کاتێک کە یەک لەنگۆ بابلین لە نوێژی دەکرد و خەوی دەهات ئەوجا شەو نوێژە یاخود هەر نوێژەشکە نوێژی دەکرد و خەوی دەهات فليرقد حتى يذهب عنه النوم با پاڵ بداتەوە تا خەوەکەی دەڕوا وفي رواية فلينم حتى يعلم ما يقرأ با بنوي حتى وەکو بزانین چ دەڵێ بەتایبەتیەوە لە بۆ شەو نوێژە والله أعلم فإن أحدكم إذا صلى وهو ناعس ئەگەر یەک لەنگۆ نوێژ بکاو خەویشی بێ لا يدري لعله يذهب يستغفر فيسب نفسه لەوانەیە لەو کاتێکەوە ئەتوو خەوەکی زۆر غەلەبەی لێ کردی و زۆریش لە خۆت دەکەی نوێژ بکەی ئیتر وات سەوڕ دەکەیکەوە ئیستیغفار دەکەی و دوعا لە بەخۆت دەکەی لە کاتێکدا جوێن بەخۆت دێ ئاگار لە خۆ نییە یاخود لە ڕوایەتێک لعله يدعو على نفسه وهو لا يدري لەوانەیە دوعا لە خۆت بکەی نەک دوعا لە خۆت بکەی بەبێ هەستی پێ بکەی کەواتە یەک لە ئەسبابەکانی کەوا ئینسان ئاگای لە خۆ نامینێ زۆر خەو غەلەبەی لێ بکاتن ئەوە طبعا پێیان ساڵ دەفەرمی باوانە کاتن بەتایبەت لە شەو نوێژی با پاڵ بداتەوە. لا حديث كإمام مسلم رأيت كريبيان صلى الله عليه وسلم لا صلاة بحضرة الطعام ولا هو يدافعه الأخبثان بايق لنقو نويج نكاتن كاتكوا خوادن حاضر أويج برسية باخنانكي بخواتن بانانكي بخوا ويأخذ ولا هو يدافع الأخبثان كاتكوا لا حرج في بيان دي زور تنقاوة دەیێ بۆ شێو بچی نوێژ بکاتن ئیتر ئەگەر لە نوێژەکەی نابی هەتا وەکو خلاص بکە زوو بچیتن دەست بە ئاو بگەینی نەخێر با بچی یەکەم جار دەست نوێژەش نوێ بکاتە ئەو جا بچی نوێژەکەی بکە کەواتە هەموو ئەسبابانەی دەبیتە هۆکاری ئەوەی کەوا ئاگار لە نوێژ نەبی پێویستە لای بدەی وەلای بنێ چونکە دزانیت چی لەبەردەستی چی ڕادەوەستی لەبەردەستی رب العالمین مەلیک الملوک سبحانه وتعالى لەبەردەستی ئەو خوای کە خالق و مالك و رازق و مدبرتە ئەو خوای کە هەب دنیا و قیامەتی لەبەردەستە ئیتر ئەو خوای کە لە نوێژدا مناجاتت لەگەڵ دەکات و دەڵێ الحەمد لله رب العالمین خوای گەورە حەمەدەنی عەبدی ئیتر بەو شێوەیە وەکو لە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم داهاتیە ئیتر بە چ شێوەیەک ئەتوو یعنی هەر یەک لە ئێمە ئەگەر بێت و لەگەڵ کەسێک کەوا لە پێشچاوی گەورەبی بچی قسەی لەگەڵ بکە هەموو هەست و هەموو مەشاعیر و هەموو وعی بە کاملی وعی لەگەڵەوی قسان دەکات باشە ئەو رب العالمینە لەبەردەستی ڕاوەستایی بە چ شێوەیەک جورئەت دەکەی لەبەردەستی ڕاوەستی و فکر لە جێگایش کەبی سبحان الله یاخود ئاگار لە خۆ نەبیسی دەڵێ کەواتە لێیە خشوع زۆر زۆر مهمە لە ناو نوێژێدا خشوع واتە ئاگادار بوون واتە ئاگادار بی کە ئێستا تو لەبەردەستی خوا ڕاوەستای سبحانه وتعالى لێیە زانایان دەفەرمون ئەو ئاتەش بەڵگەی لەسەر کەوا بەڕاستی ئینسان پێویستە لەو کاتێکەوە دەوێت نوێژ بکات فکری خۆی فارغ بکات لە هەموو شتێک تەفەڕغ بکات لە بۆ نوێژ هەموو ئەو ئەسبابانەش وەکو پێیان ساڵ سەم کەوا دوو نمونەی هیناوە ئەو ئەسبابان لە خۆی لا بدا کەوا نەتوان نوێژەکەی بە ئیسراحەت بکات نە با بە تەواوەتی تەفەڕغ لە بۆ خوا بکات لەو حاڵەتی کە لە بەردەستی ڕادەوەستی و نوێژ دەکات حتى تعلم ما تقولون ولا جنبا إلا عابري سبيل حتى تغتسلوا وهروها كاتك ويق لنقود زنابتي للسرة غسل زنابتي للسرة بانزيشي جيغاي نويج نبيتو وكزانان دا فرمون ليرا ديار التقدير ذكر بوي كوا باز لزيغان كوا مزقوتا هر يق لنقو با نستناو مزقوتو نزيش مزقوتي جنبيتو إلا عابري سبيل حتى تغتسلوا حتى غسلك إلى خوردين با لا نزيش مزقوت نبيتو مگر كسيك كوا بناو مزقف داتي بري بناو مزقف داتي بري ريقاكي بناو مزقوتا ريقاكي بناو مزقوتا اگرنا مادام جنابتي لسلا با نزيش مزقوت نبيتو لناو مزقوتي نمينيتو مگر ريقاكي لسل مزقوتي كو بناو مزقوت داتي دا بري كواتلوي وكوزانان دفن اوي كجنابتي لسلا نابي لناو مزقوت بمينيتو مگر لبو تێپەڕینێک بی یا خود ئیشێکی زەرور بی
حتا دەڵێن ئەو ئافرەتانەی کە لا حرج في بيان دین بێنوێژن یاخود لە نیفازدان لەو حاڵەتەش ئەوانش نابێت لە ناو مزگەوت بمینێنەوە ئیتر ئللا لە یەک حاڵەت وەکو هەندێک لە زانایان دەفەرمون بەنسبەت ئەو کەسێکەوە غوسلی لەسرە نەک ئەوەی بێنوێژە بەنسبەت ئەو کەسێکەوە غوسلی لەسرە لە بۆ ضرورەتێک نەیتوانێ غوسلەکەی دەم و دەست دەربینی ئیشیشی لە مزگەوتەیە با دەست نوێژێک بشوە ئەگەر ناتوان غوسل دەربینی بە دەست نوێژ جائیزە ناو مزگەوت لە بۆ حاڵەتی ضروری بمینێەوە ئیتر ئەسڵ وایە نزیکی مزگەوت نەبیەوە لەو کاتێکەوە غوسل لەسەر حتا غوسل لە خۆ دەرین مەگەر عابری سەبیل بۆی کەوە بەوێدا تێپەڕی وەکو ابن جرير دەجێڕتۆ لە لەیث ابن جرير طبعا لليث فرمي حدثنا يزيد بن أبي حبيب عن قول الله تعالى ولا جنبا إلا عابر سبيل أن رجال من الأنصار كانت أبواب في المسجد تصيبهم جنابة كواتا بيوانيك لأنصار كان كمالين دوربري مزقوتي بيغمبر صلى الله عليه وسلم درجان لناو مزقوت شوري بيغمبر شوري مزقوت بيغمبر صلى الله عليه وسلم يتد إيواه بوتوش جنابت ولا ما عندهم أيشيان نبو فيريدون الماء لبو كوا أوبا ولا يجدون ممرا إلا في المسجد هز رجاج نبي ذات تبر إلى ناو مزقود نبي يترخوا يقول دفنمي إلا عابر السبيل كواتا ذكره عابر السبيل بناو مزقود ذات تبري كواتا وكوي كتازة باس ماكر أو جنابة للسرة نبي بناو بيت ناو مزقود مجر بيدا تبريتن وكو كباس ماكر حتى وكو غسل لخد الدين وإن كنتم مرضى أو على سفر أو زلير داديت سر باسي أو كا ئەگەر ئاو نەبوو لە بۆ لە مقابلی دەستنوێژ و غوسل لە خۆ دەرکردن دەکرێت تەیەموم بکەی وەکو ئینشاءالله کە ڕووین دەکەینەوە وئین كنتم مرضى ئەگەر هەر یەک لەنگۆ نەخۆش بوون ئەو على سەفەر یان لە سەفەرێکدا بوون ئەو جاء أحد منكم من الغائط یان یەک لەنگۆ لە غائط گەڕاوە غائط ئەو جێگایە کە المنخفض من الأرض واتە جێگای نزم ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کە ئینسان لە کاتی سەر ئاوکردن پێویستە لە جێگایەک خۆیستر بکە پێشترێکە با بڵێن ئەوە نەبووە جێگایەکی تایبەت وەکو ئێستا کە جێگای تایبەت لە هەموو ماڵێکی و لە هەموو جێگایەک هەیە لە بۆ دەست بە ئاوگەیاندن لە بۆ کاتی دەست بە ئاوگەیاندن دەچون تاقیبی جێگای نزمیان دەکرد لە خەڵکی خۆیان دەشاردەوە و ئیتر بزر دەبوو لە خەڵکی ئەوجا دەستی بە ئاو دەگەیان ئیتر ئەوەش یەک لە ئادابەکانی قورئانی پیرۆزە فێرمان دەکات کەوا ناوهینانی شت پێویستە بە شێوەیەک وا مما لا يستحيا منه پێویستە ئینسان شەرمی لێ نەکا لۆیە دەفەرمی نافەرمی ئەوەی کە ئەو کارێک ئەو یەک لەنگو لە جێگاشی نزم گەڕاوە واتە سەر ئاوی کردبوو ئەو لامەستم النساء یان لەگەڵ خێزانەکانتان با بڵێن سەرجەییتان کردبوو جا لێرەدا طبعا خلاف هەیە بەمانای دەست لێدان دێ بەمانای سەرجەیی دێ دين باسي لكن فلم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا أقل لو حالتان أو نبو تيمم بكن وزل يردا خوي قول سبحانه وتعالى باسي أو كركوا أو شتاني كذبي تماي أو كوا دسنوش بيدش شيء باسي لو شتانش كركوا دبي تماي أو كوا غسل الدكو تسري لهور دو حالة فلم تجدوا ماء لهور دو حالة أقل أو نبو أو تيمم بكن بوش أو كوا باسي كرديا تمشاك وإن كنتم مرضى نخوش بوي واتلو حالتي نخوش بوي نتواني أو بكار بيني لبروي أو بكار هنان لبو هندك حالتي نخوش بتايبتي أجر صار بأوكا شتيتش نبي بتوان بيجرم كي ياخد برينك لقلبي بي نتواني بكاري بيني زرري هبيتن لبو أو نخوشيا بي خرابتر بي ياخد ساقبون ويتأخير بكا أو لبو هي تيمون بكا أو على سفر يعني لسفر يكبون زياتر قماني أولي ذكرك للسفر بوي أو نبو بكاري بيني أو جاء أو ليردا دو مبرر لبو بكار نهيناني أو يان أو نيا يان أو هي وناتوين بكاري بيني أو جاء أحد منكم من الغائط أو أوانا بمعنى واو دي وكو زانان دفرمون ويقلنقو لسر أو هاتو كواتا أو كسد بيوستي بدس نوش نوي كردنوا هي لبروي سر آوي كردي وبيوستي بدس نوش فشنوا هي أو لامستم النساء زلير دا استا باسي لا أو كرنا خوشي ناتواني أو بكارم باسي لا وشكر أو هي يعني أو هي بلا ناتواني بكارم نقولون خوشي باسي لا وشكر كوالا سفري أو نية بكاري بيني كواتا لو دو حاطي تواني تيمم بكي آية تيمم لبوس بكار دهن هل لبو دس نوش بكار بدلي وي هم لبو غسلش بكار دهن دري
شاهر لەسەرەوەی کە لەوە زیاد دەستنوێژ بەکار دەفەرمی ئەگەر یەک لەنگۆ لەسەر ئاو هاتەوە. حاڵەتی دووەمیش دیارە باس لە غوسل دەکا لەبەرەوەی دەفەرمی ئەو لامەستم النساء کەواتە یەک لە مبەڕیراتەکانی ئەوەی کەوا ئینسان غوسلی بکەوتە سەر ئەویش چییە؟ لامەستوم بە مانای ئەوەی کەوا زۆربەی زانان ئەوهان لێکدایتەوە واتە سەرجەییتان لەگەڵ خێزانەکانتان کردو ئەوجا ئاو نەبوو لە بری دەستنوێژ یان غوسل لە خۆ دەرنان ئاو نەبوو فتەیەمەموا صەعیدەن طەیبە. طبعا هەندێک لە زانانش بە تایبەتی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبی ئەو لامەستم النساء بۆەوەی کەوا لە لەمسی هینایتەوە طبعا یان لە ملامەسە هاتوو بە معنای جیماع یان لە لەمس هاتوو بە معنای دەست لێدان لێ دەڵێ ئەگەر دەستی پیاوێک بە ئافرەتێک کەوت ئەوە دەستنوێژی دەشتچێ لە مەذهبی ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بەڵام زۆربەی عولەمای تر دەفەرمون لێرە ئەو لامەستوم بە معنای ملامەسە دێ بە معنای جیماع دێ بە دەست لێدانیش دەستنوێژ ناچێ بە بەڵگەی کەوا چەندین بەڵگە دەینەوە لەسەرەوەی کەوا دەستنوێژ بە دەست لێدان ناچێ کە دواتر ئینشاء الله لەبەر تەوابوون کات ئێستا دەوەستین دواترێ لەوانەی داهاتوە پشتوانی خوای گەورە ئەو بەڵگان دەینینەوە کەوا دەستنوێژ بە دەست لێدانی پیاو لەگەڵ ئافرەتەکەی دەشتێیان ناشچێ کەەوە گوتمان زیاتر بە ملامەسەیان لێکدایتەوە ئەگەر بەو شێوە ئاو نەبوو ئەوە لەو حاڵەتە لە بەرامبەر غوسل یاخود لە بەرامبەر دەستنوێژ دەکرێت تەیەموم بکەن تەیەمومیش بەو شێوەی کەوا لە ئاەتەکە باس کرا بەڵام لەبەر تەوابوونی کات بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتەوە ئاەتە و زیاتر قسە و باسی لەسەر دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.